ئەو خواردنە بخۆی خوای گەورە شوات بداتن ئەوەی دەبینێت ئێرە مەتبەخ الخەیراتە زیاتر لە 100 ساڵ ئەو مەتبەخاتێ دروستکردن لە زمانی شێخی گەورە جەنابی شێخ سەعید بەرزنجی لێرانە بەردەوامە لە خزمەتکردنی فەقیر و هەژاراندا کە ڕۆژانە سێجەم خواردن دروست دەکرێتن هەر کەسەکە وەختی جەمە خواردنەکان بی لێرانە خواردنیان پێ دەدرێت خزمەتیان دەکرێتن. هەموو خەڵکێک سەردانی ئەم شوێنەکە لە دەروش موریدەکان لە هەموو خەڵکەکانی تر دێنێت ئێوەرە جیاوازی ناکرێت لە نێوان ئاینەکان هەموو کەسێک هەموو ئاینەکان سەردانی ئەم شوێنە دەکان یعنی کە دێن ئێرە تەمەشای ئەو شوێنە پیرۆزە دەکەن یعنی خەڵکەکە زیاتر و لەخوا دەکاتن کە ئەو شوێنە پیرۆزانە زیاتر خزمەتکردنی فەقیر و هەژاران دەکرێتن شتی باش نیشانی خەڵک دەدرێتن خەڵکە زیاتر و لەخوا دەکاتن. باس لەوەی کرد کە بەشێک لە خەڵکی دێت ئێرە ڕەنگە لە ڕووی مادی و وەزعی باش بە یاخود پێویستی بۆ خواردنی ئێرە نەبێ بەڵام لێرە خواردنە خوارد ئەمە چۆن؟ ئێرە شوێنێکی پیرۆزە خواردنەکە تەبارکە خواردنی تەبارکە ینی هەموو کەسێک دێت ئێرانە خواردنیان پێ دەدرێتن خزمەتیان دەکرێتن خواردنەکە تەبارکە هەموو شتێک عەقیدەیە کە تو عەقیدەت هەبیتن تو عەقیدەت هەبی بۆ ماڵە شێخانە ئەو خواردنە بخۆی خوای گەورە شوات بداتن.